الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. برایانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، دوێنێ لە باسی زنجیرەی ئادابە ئیسلامیەکانە باسی ئەدەبی مزگەوتمان دەست پێ کرد. هەندێک لە ئادابی مزگەوتمان باس کرد، وتمان پێویستە ئینسان ڕێز لە مزگەوت بگرێ، مزگەوت ماڵی خوایە، کاتێ دێی بۆ مزگەوت پێویستە جلوبەرگێک لەبەر بکەی کە شایستەی مزگەوت بێ و خۆت بە پاکی و بە جوانی ڕابگری، دەستنوێژێکی باشت هەبێت، بۆنت خۆش بێ، بۆنی ناخۆش لەگەڵ خۆتان نەیەنی، ئینسان بکرێ دەم و دگانی پاک کاتەوە بە سیواکیان بە فرچە و معجون، و تا زوویش لە ماڵ دەرچێت چاکە. ئەمجا بانگدەر کە بانگیدا متابعی بانگدەر بکەی، وەکو خۆی بڵێیتەوە و دوعای وەسیلە بخوێنی و گرنگیەکی زۆر بە نوێژەکەت بدەی، وەکو چۆن لایەنی جەستەیی خۆتی بۆ ئامادەکەی، لایەنی ڕۆحیش خۆتی بۆ ئامادەکەی، چونکە مەبەست لە نوێژ سیڵە و پەیوەندیە لە بینی تۆ و خوای پەروەردگارە. و کاتێکی لە ماڵ دەرەچی دوعا بخوێنی. دوعا زۆر گرنگە کاتێ لە ماڵ دەرەچی بڵێ اللهم اجعل في قلبي نورا، في لساني نورا، وفي سمعي نورا، وفي بصري نورا، واجعل من خلفي نورا، ومن أمامي نورا، ومن فوقي نورا، ومن تحتي نورا، اللهم أعطيني نورا. خوايا همو ژیانم ڕووناک بکەیتەوە، دڵم ڕووناک بکەیتەوە، زمانم ڕووناک بکەیتەوە، گوێم ڕووناک بکەیتەوە، چاوم ڕووناک بکەیتەوە، پێشم ڕووناک بکەیتەوە، پاشم ڕووناک بکەیتەوە، لای ڕاستم ڕووناک بکەیتەوە، لای چەپم ڕووناک بکەیتەوە، سەرم ڕووناک بکەیتەوە، سەرەوەم وەژێرم ڕووناک بکەیتەوە و ڕووناکیم پێ ببەخشی. ئەم دوعایە بخوێنیت و بکەویتە ڕێ بۆ مزگەوت بە سەکینە و بە ویقار. سەکینە ئەوەیە کە لەسەر خۆت هەنگاوەکانت لەسەر خۆ ورد بن، و ویقاریش بریتیە لەوەی کە ئینسان چاوی داپۆشێ، سەیری ئەملاو ئەولا نەکات، دەنگ بەرز نەکاتەوە. ئەمانە هەمووی گرنگن کاتێک تۆ دێی بۆ مزگەوت. سنەت وایە ئەگەر بتوانی بە پێ بڕۆی بە پێ بڕۆی باشە، مەگەر مزگەوتەکە دوور بێ و ناچار بی. و پێویستە ئینسان مزگەوت بپارێزێ لە پیسی، لە هەموو جۆرێک، هەر جۆرێ پیسیەک ئەبێ لە خۆت دەربچێ یان لە خەڵکی تریش دەربچێ، ئەبێ هەوڵ بدەی مزگەوتی لێ بپارێزی. و کاتێ دێیتە ناو مزگەوتەوە بە پێی ڕاست، بە پێی ڕاست بێتە ژوورەوە و بە پێی چەپ لە مزگەوت دەربچی. و دوعای هاتنە ژوورەوەی ناو مزگەوت بخوێنی کە ئەوەیە بڵێ اللهم إني أسألك من فضلك. هەندێ دوعای تریش هەن و دروستە سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدەی صلی الله عليه وسلم، و هەوڵ بدەی کە هاتیتە ناو مزگەوتەوە بۆ شای هەبێ لە ڕیزی یەکەم، هەوڵ بدە لە ڕیزی یەکەم شوێن بۆ خۆت بگرە، ئەگەر مەجال نەما لە ڕیزی دووهەم، و ئیتر بەو شێوازە قەت تەمەڵی نەدگرێ بڕۆی لە دواوە. مادام تۆ مەجال ماوە، تۆ بۆ ئەڕۆی لە دواوە نوێژەکانتەکەی. طبعا نوێژکردن لە دواوە دووسێ زەرەری هەیە. کاتێ دێتە ناو مزگەوتەوە نوێژکردن لە دواوە دووسێ زەرەری هەیە. یەکێک لە زەرەرەکانی ئەوەیە تۆ خێری ڕیزەکانی بەردەمت لە دەست دەرەچێ. دووهەم، کاتێ نوێژەکەی سترە لە بەردەم تا ناوێت. سترە کاتە تۆ نوێژەکەی لە ناوڕاستی مزگەوت سیرەکەی، سترە لە بەردەم تا نییە، خەڵک ئەداتە بەردەم تا، یا خەڵک کابینێت و نوێژەکەی نازانێت لە کوێوە بڕۆ. بەڵام کە هاتیتە پێشەوە، دیواری پێشەوە بێتە سوترە بۆت، دوای دیوارەکە ئەمجا ئەوانەی لە بەردەمەوە دانیشتن لە ڕیزی دووەما، تۆ لە پشتی ئەوانە نوێژەکەی ئەوانە بنە سوترە بۆت. بە کوردیەکەی و بە کورتیەکەی دائیمەن کە هاتنە ناو مزگەوتەوە تەماحی پێشەوەتان هەبێ، نەک خۆتان بگرنە دواوە، نەک خۆتان بگرنە دواوە. خۆگرتنە دواوە لە ڕاستیە باش نییە. بەڵام بۆ ئافرەت، ئەگەر ئافرەت و پیاو تێکەڵ بوو لە یەک مزگەوتە، ئافرەت باش وایە لە دواوە نوێژ بکە. ئەگەر تێکەڵ بوون و بێ، ئەگەر شت لە بینیانە نەبوو، دیوار و ئەمانە لە بینیانە نەبوو، ئافرەت باش وایە خۆی بگرێتە دوا. لە زەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەت و پیاو لە ناو یەک مزگەوتان نوێژیان کردووە. ئافرەتان لە دواوە بوون، پیاوان لە پێشەوە بوون. پیاو بۆی باش بووە بێتە پێشەوە، ئافرەتیش بۆی باش بووە تا لە ڕیزی ئەخیرە نوێژکە باشترە. ئەوە بۆ کاتێک ئەگەر
مزگەوتی پیاوان و ئافرەتان یەکێ بوون بەڵام ئەگەر ئافرەت وەکو ئێستا لای خۆمان ئافرەت بە تایبەت مزگەوتێکی هەیە و پیاویش بە تایبەت مزگەوتێکی ئەو کاتە ئەبێ ئەوانش منافەسەی ڕیزی یەکەم بکەن کە دێتە ناو مزگەوتەوە دروستە ئینسان ئەگەر دای بەلای مسلمانێکە بە هێواشێک و سەلامی لێ بکە سەلامکردن دروستە بەس نەکابی کا بە هاوار یعنی دوور لە مزگەوت و دوور لە ڕووی جەنابتان جاری وا هەیە هەندێک خەڵک یان لە هەندێک وڵات لە هەندێک شوێن من بینیمە کابرا هاتۆتە ناو مزگەوتەوە سەلامێکی کردەوە چۆن لە چایخانە بێ یان لە تەعزیە بێ ئاوایە سلام عەلەیکوم ئیترەخوا معالەمە هەتا ئەوانەش نوێژ دەکەن ڕاچەڵەکیان ئەوە ئەو عادەتە سوپاس بۆ خوا لە مزگەوتی خۆمانە نییە بەس لە هەندێک شوێن هەیە ئەبێ ئینسان خۆی لێ بپارێزێ تەحیەی مزگەوت هاتیتە ناو مزگەوتەوە تەحیەی مزگەوت بکە ئەگەر هەر کاتێ بێ لە مەذهب ئیمامی شافعیە تەحیەی مزگەوت نوێژی سەبەبدارە هۆکاردارە لە هەر کاتێکا بیکەی دروستە بەڵام لای ئیمامی ئەبوو حەنیفە گەر نەیکەی باشە بەس ئێمە ئەوەی ئینەکەی ئێمە زیاتر لەسەر سونەتە کاتی هاتیتە ناو مزگەوتەوە بانگیدا مەگەر عوزرت هەبێ نابێ لە مزگەوت دەرچی کاتی هاتیتە ناو مزگەوتەوە بانگی نوێژیدا مەگەر عوزرێکی زەڕورت هەبێ نابێ لە مزگەوت دەربچی لە ناو مزگەوتا قسەی هیچ و پوچ نابێ بکەی بە هیچ شێوەیەک قسە سێ جۆرە لە دائیما قسەیەکەیە حرامە وەکو غەیبەت و بوختیان و ئەو جۆرە شتانە طبعا ئەوە لە دەرەوەی مزگەوت حرامە ئیتر چجا لە ناو مزگەوت هەنێ قسە هەیە حرامە غەیبەت بوختیان ئەم قسانە قسە دنیایەکان ئەوە ئەیکەین و زۆر بەمان ئاگامان لە زمانی خۆمان نییە ئەوە لە ناو مزگەوتە بە هیچ شێوەیەک نابێ بکرێ هەندێک قسە هەیە مەکروهە لە دەرەوە مەکروهە طبعا لە ناو مزگەوتە مەکروهترە هەندێک قسە هەیە مباحە ئەی قسەیەکی ئاساییە گوناحبار نابیتایە ئەوەیش لە ناو مزگەوتە نەکرێ باش ئەوەش لە ناو مزگەوتە نەکرێ باشە ئەو قسانە لە ناو مزگەوتە بکرێت کە ذکر بێ ئاەتی قورئان بێ حدیثی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم یعنی شتی عیبادات شتی دنیایی بە هیچ شێوەیەک مەهێنن ناو مزگەوت و خۆتانی لێ بپارێزن دەنگ بەرزکردنەوە لە ناو مزگەوتە دروست نییە ئەگەر بە قورئان خوێندنش بێ مەگەر ئیجازەی خەتیب دراوە خوتبەی جمعە بدا ئیجازەی ئەوەی کە دەرسی مسلمانانە داتەوە دەنگ بەرز کاتەوە لە بەرەوەی تێبگەن ئەمەیانش دروستە بانگدەر دروستە دەنگ بەرز کاتەوە لە ناو مزگەوتە جگە لەمە دروست نییە لە ناو مزگەوتە دەنگ بەرزکردنەوە بە هیچ شێوەیەک حتا فەرمویانە عولەما و فەرمویانە قورئان بە دەنگی بەرز لە ناو مزگەوتە نایخوێنی ئەگەر خەڵکتر هەبوو نابێ نوێژەکەیان لێ تێک بدەیت حتا قورئان خوێندنیش مەگەر یعنی هەمویان گوێ بگرن ئاخر جاری وایە مەسەلەنێکی قورئان خوێن و هەموو ئەوانە گوێی لێگرنەوە عیبادەتەوە جایە لە ناو مزگەوتە خۆ مەشغوڵکردن بە کڕین و فرۆشتن بە معاملەکردن بە هەندێ باس و خواسی دنیایی لە ناو مزگەوتە من کاتی خۆی ئاوام کرد و وەسفی خۆت بدەیتەوە ئەمە هەتا دوو کەسیش وەلێکشە هەر دروست نییە بە هیچ شێوەیەک ئەبێ ئینسان خۆی لێ بپارێزێ بە کامل گرنگیدان بە ڕیزەکانی مزگەوت زۆر مهمە ئەبێ ڕیزیەکەم پڕ بکرێتەوە ئەمجار ڕیزی دووەم دروست بکرێت ڕیزی دووەم پڕکرێتەوە ئەمجار ڕیزی سێم و ڕیزەکانیش لە ناوڕاست و دەست پێکات لە پەڕۆ دەست پێ ناکە دائما لە پشت ئیمام و دەست پێکات ئەمجار لای یەکێک ڕاتە لای ڕاستە کێچێتە لای چەپ کاتێک تو دێیتە ناو مزگەوتەوە سیرکە ئەو ڕیزێکەوە ها لە یعنی تو ئەڕۆیتە نایەوە کام لای درێژە ئەگەر لای ڕاستەکەی کەم بوو بڕۆ لای ڕاست ئەگەر وەک یەک وا بوو ئەبێ بڕۆیتە لای ڕاست ئەگەر لای ڕاست زیادی کرد ئەمجا بڕۆ لای چەپ ئەمە و شێوازە حتا هەردوو لا پڕە بێت یەکێ ئەچێتە ئەم دیمێکی ئەچێتە ئەو دیم یەکێ ئەچێتە ئەم دیمێکێکە ئەچێتە ئەو دیم نەوەک هەر هەمووی بچێتە لای ڕاست لە ناو ڕاست و ڕیزەکە دروستەکەن بچێتە لای ڕاستە ئەو سەر و لای چەپ کەسیتیان نەوێت نابێت ئەم هاوسەنگیە ضرورە لە ڕیزی مزگەوتە دروست بکرێت نوێشکردن لە بینی دنگەکانی مزگەوتە ئەگەر مزگەوتەکە مەجالی تیابێ دنگەکان بێڵیتەوە ڕیزەکە ئەو ڕیزە بێڵیتەوە مەگەر لە کات خوتبەی جمعە یا لە کاتێکا تەراویح مزگەوت زۆر قەرەباڵغ بێ و کاتەقەینا بینی دنگەکانیش نوێژی تیا بکرێت هیچ کێشەیەک نییە بەڵام لە کاتە اعتیادیە لە بین دنیا نوێژ مەکە ریز لە بین دنگەکان دروست مەکە لە کاتە اعتیادیە ریزی مزگەوت 20 ڕسەگرێ تۆ 5 ڕیزە بۆچی بینی دنگەکان مەکەن نەهی لێکراوە بەڵام بوو بە قەرەباڵغ مزگەوت دروستە بینی دنگەکانیش ڕیزی تیا دروست بکرێت کاتێ دەیتە ناو مزگەوتۆ سیرەکەی ئەوانان لە سوجوودە نابێ بوەستی تا هەڵەسنەوە یەکسەر الله ئەکبەر بکە و بچۆ سوجوودە هەنێ کەسێک چاوەڕێەکە ئەڵێن
تازە من ئەم ڕکاتم بۆ حەساو نەکریا چاوەڕێکە تا هەڵسنەوە بۆ ئەو خێرە لە دەست خۆت دەرەکەی ئەم عادەتانە خراپن هەوڵ بدەن خۆتان لەو عادەتانە بە دوور بگرن حجزکردنی شوێنێک لە ناو مزگەوتە ئەوە حرامە بە هیچ شێوەیەک سە خەڵک وا هەیە من لە هەندێک وڵات کە چوین مەسەن لە ئوردن ماوەیەک ئەمان خوێنە هەندێک کەس بوو شوێنی دیاری کرده بوو یعنی ئەگەر درەنگ بەهاتایە زوو بەهاتایە ئەو ریزین ئەو بوو کوڕ نەبوو ئەو شوێنە بگرێت شتیوان نابێت شتیوان نییە لە ئیسلامە بەڵام دروستە لە کاتی جمعیان لە کاتێکە تۆ زوو هاتووی لە ڕیز یەکەمی پێویستت بە دەستنوێژێکەیە چشتێ لە شوێنەکەی خۆت دانەی ڕۆی دەستنوێژەکەت دێیتەوە ئەمەیان دروستە بەس حجزکردنی شوێنێکی تایبەت بە بەردەوامی شوێنی تۆ بێ و ئەگەر هاتی ئەبێ خەڵک دەرکەی لەو شوێنە ئەوەیان نابێ و بە هیچ شێوەیەک ئیلا شوێنی ئیمام و دوو سێ شوێن لە دوای ئیمام ئەوە بۆ ئەوانەی کە بانگدەرن کە ئەگەر ئیمام دەستنوێژی شکیا ئەوان لە پشت ئیمام و نوێژەکەن ئێستا لە مزگەوتەی خۆمان ڕاستەکەی ئێمە ئیحراجی لەوە زۆر تووشمانە بێت من جار وایە دەستەکەم بە نوێژکردن سێرەکەم ئەوەی لە پشت مۆیە کابراایەکە یەکەم جارە دێ بۆ مزگەوت هەر نازانێت نوێژ چییە ئەگەر من دەستنوێژم شکا چی بکەم یعنی ئەگەر من لەو کەوتە بیرم لەبان نوێژەکە دەستنوێژم نییە چی بکەم کێ بخەمە شوێنەکەی خۆم کابراایەکە ئیتر ئاگای لە دنیا نییە بەس مهم وایە هاتۆتە پێشوو لە ڕوود نایە بڵێ کاکە بڕۆ ئەولاوە با یەکێک بێت لە پشتی منەوە بێ بزانێ بەرنوێژی بکە بزانێ بەرنوێژی بکە ئەمە زۆر گرنگە ئەبێ ئاگامان لێ بێ ئازاردانی خەڵکی لە ناو مزگەوتە بە هیچ شێوە دروست نیە بە تایبەت بازدان بەبان خەڵکە بۆ نمونە ئێستا ئەو بەڕێزانە ئاخر کەس هاتوون کاتی هەڵەسرێ بۆ قامەت سەیدەکەی هەنێ کەسەیە دوور لە ئەمان الحەمدوللا مزگەوت خۆمان ئەم ئەدەبەی تایە باز ئەدا بەبان هەر هەمووانە دێ بۆ بەردەم من بابێ من ڕیزی یەکەم بابە ڕیزی یەکەم یعنی کاتێک بۆ تۆ حەساوە ئەگەر تۆ زوو بێی ڕیزی یەکەم بگری تۆ باز دەی بەبان ئەم هەموو خەڵکە بەخوا بیستمەتەوە لەناو ئەم مزگەوت خۆمانە وتی یا ڕەبی خوا خێرت نەنووسێ بەبان ئەم خەڵکە بازەدات و عەزیەتی خەڵکەدا بەم پێشەوە ئەوە دروست نییە بێئەدەبی لە ناو مزگەوتە بە هیچ شێوازێک نابێ ئەبێ ئینسانی مسلمان خۆی بپارێزێت بە هەموو شێوەیەک لە بێئەدەبیکردن بە تایبەت دەنگ بەرزکردنەوە بە تایبەت ڕجا ئەنبراینە قەت دەنگ بەرز مەکەنەوە لە ناو مزگەوتە خوای تعالی لە گوناحی هەموو لایەکمان خۆش بێ و خوای تعالی وامان پێ بکە کە ڕێز لە ماڵەکەی بگرین